ئێستا نرخی زەوی چۆنە لە ئێستا؟ لو تنفذ الرويشتي والله 20 ورقة مش 5 ورقة بعامة مسكتيا. لەوەتەی نەفتی هەرێمی کوردستان هەناردەکرا. بەڵێ. چ تەئسیرێکی هەبووە یعنی لەبەر ئەو نەفتە ڕۆی ئێستا تاسیرێکی زۆری لە بازاری هەبوو. هەم ئێستا بازار زۆر خۆشە. تقریبا هەر عەردێک 20 ورقەی هاتە سەرێ. 15 20 تا 25 ورقەی هاتە سەرێ لە هەموو شوێنەکان. پێشتر زەوی بەچەندی بۆ پێش هەناردەکردنەوەی نەوت ئێستا بەچەندی؟ ئێستا مەقسەد لە عارەبکەندی کۆران هاتبووە 145 و 50. ئێستا بە 175 65. باشە. لەو نێوەندەیدا خەڵکەکە بۆ زەرەری کردی بە هەیە قازانجی کردیەوە. خەرەکەی لە گرانیەکەی پێش ئیخبار خۆش نەبوو. هەی بوو لێندەر بە گرانی لەسەر بوو. دوای ئیخبار ناخۆش بوو هەو بە زەرەری لێدا. باشە دیوە مۆزوعی دروستکردنی کۆرنیشی هەولێر و شتێنی سەوزاوی ئەوش دەورەی زۆری هەیە. ئەوش دەورەی زۆری بوو بەرێ. چاوەڕێ دەکرێت نرخی زەوی زیاتر بە هێشتا گرانتر دەبی بەرێ. هێشتا نرخی زەوی هێشتا گرانتر دەبی. ئەگەر زروفەکە دۆخی عێراق و خۆی بمێنێتن ئەگەر دۆخەکە خۆی دەبێنێت وەچ خۆی لێ بێتەوە هێشتان هەر لە عارەبکەین دەستە 3 دەفتەری ساعای دەستە 3 دەفتەری واستی زۆر لەسەرە باڵێ زۆر لەسەر بەرێ